24 نیسان سال 1974 رژیم صدام قلادزه گلکی بخوردی بمباران کرد. ل 52 سالی ساروج بمباران قلادزه کو ایرویه کسوکارن شهیدان و قربانیان و بمباران سردان گورستان و مونومنت شهیدان دکن ابو بکر اسماعیل نوچگان رودا لول گلمه ابو بکر همتن جمده سبارت به 52 سال روجیا بمباران قلادزه لوی داره چه کرد. حاجی رشید سیما سلااوت لێ بێ خۆی یادەکە بە شێوەیەکی فەرمی شتێکی ئەوە تۆ نییە تەنها ئەوەیە کە سوکاری شەیدان بۆ خۆیان دێن ئەوانەی کە لەو ڕۆژدا قوربانیان داوە تازەگوڵیدان لەگەڵ ئەوەشدا لانە پەیوەنددارەکان حیزبەکانیش دێن لێرە تازەگوڵی خۆیاندا نەگینا وەکو بەش ساڵان ڕابردوو بە شێوەیەکی فەرمی کەرنەڤاڵی گەورە هەیە بۆم یادە شتێکی لەم جۆرە نییە سەبارەت بۆی کە چ کراوە بە کە سوکاری شەیدان چکاوە 52 ساڵ بەسەر ئەم کارەستا تێپەڕ دەبێت ئیبراهیم محەیدین بەڕێبەری ئەنفەرکراون و شەیدانی قەڵازی میوانی من گفتوگۆ لەگەڵ ئەو دەکەم زام دوایین هەوڵەکانت چ بووە بۆی قەرەبووی کە سوکاری شەیدان بکرێت یا خۆ شەیدان بکرێتەوە ماوەسە ئیبراهیم سوپاس بووە ئامادەبوونت ئەو 52 ساڵ تێدەپەڕێ بەسەر ئەم یادە زیاتر لە نیو سەدەیە چی کراوە بوو ئێوە هەوڵەکانی ئێوە چ بوو بۆ قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدان چکە بەدوام خەڵکی ئەو ناوچەیە گلەییان ئەڵێن پەراوێزخراوی وەکو پێویست خزمەتیان نەکراوە ڕاستە بەخێر بێن سەرچاوان دیارۆکو جنابەت باست کرد ئەمڕۆ 52 ساڵ بەسەر ئەو تاوانە گەورەی کە بەسەر ئەو شارە دەهات کە بە چەکی قەدەغکراوی نێودەوڵەتی بە ناپاڵم لەو کاتەیدا کە چەکی ناپاڵم لە هەموو ڕۆقانونیەکانەوە تاوانێکی گەورەیە کە زانکۆ شەهید کرا هەر لەو کاتەداوە هاوڵاتیانی قەڵازێ 163 هاوڵاتی زیاتر چەند خوێندکار و هاوڵاتی تر و دواتریش بە هەمان شێوە لە ڕاپەڕینێکیش دوای 8 ساڵ خەڵکی تێکۆشەری ئەو ناوچەیە لە 24 بۆ ڕۆزگرتن لە شەهیدانی 74 ئەلەو سەر قەبرانەیەوە ڕاپەڕینێکی پشکۆ مەزنیان زاناویش کە ئەوە بوو تواندا لەوێ حکوومەت ملکەتی زۆر بڕیار بێت و ئەوانە بۆ ئەو مەبەستا ئەمە دیارە بۆ مەسلەی کە پرسیاری جەنابەت کرد بە خەرەبووکردنەوە دیارە ئیش لەسەر ئەو کەیسی 74 کراوە کە لە ساڵی 2010 ئەو کەیسا لێرەکانە وەکو وەزارەتی شەهیدان هەم وەکو ناوەندی قەڵازی ئیدارەی ناوچەکە وتە و شایدی سکاڵاکاری چەند خەڵکی گووری ژیرا لە سنوورەکەدا حالەی دادگای باڵای تاوانەکە بەڵام خۆتان دەزان حکوومەتی عراقی تا ئێستا نەچووتە ژێرباری هیچ کەیسێک لەو کەیسانە کە دەبوایە کە شیعەکان ینی لە ڕاستیدا ینی ئەوان حکوومەتی عراقی ئەوان فێڵیان خەریکە بڵم لە سیاسەکانی ئێمە کرد سەدام حوسێن پێش ئەوەی کە لەسەر جێل بڵێم سزا بدرێ و دادگایی بکرێت دەوارە لەسەر قەڵازێ کرا بەجا بۆیە بەداخەوە تا ئێستا حکوومەت ئەمە زیاتر بە سیاسی دەزانین وەکو قانونی کە بۆیە تا ئێستاکەنی حکوومەت نەچۆتە ژێربارەوە هیچ ئەوێک لە کاتێکدا ئەو منتیقە سنووری پشدەر سنووری قوربانیدانە تێکۆشانە لە هەموو شوڕشەکان چەندین پرۆژە ماوە تا ئێستا جێبەجێ نەکراوە خەڵک چاوەڕێی ئەوە دەکا بەڵام ئێمە ڕۆژان توانی ومانە خۆشبەختانە بۆ ڕزگرتنەوە چەندین چالاکی بکەن و تازەگوڵینە لە سنوورەکەماندا بکەین. زۆر سپاس مامۆستا ئیبراهیم بەڵێ دیارە سیما لەگەڵەوەی کە یادەکە دەکرێتەوە بارانێکی خۆشی بە لێزمە دایکرد لێرە ئەوە ئێستا هەیە تەنها تازەگوڵینەیە خەڵک دەچێت لە مونومنتی شەیدانی قەڵازی تازەگوڵینیدا دەنێت دوایەوە دەگەڕنەوە بڕیاریشە لە زانکۆ کۆمەڵە چالاکی دیکە هەبێت بە بۆنەی ئەم ڕۆژەوەگیرا بە شێوەی فەرمی وەکو ساڵانی ڕابردوو و باسم کرد چالاکیەکان زۆر گەورە نین تەنها لەسەر ئاستی کەسی و حزبین کە ئەمڕۆ یادی 52 ساڵی بردومانی قەڵازە دەکرێتەوە. گەلک سپاس دەکەم ئەبوو بەکر ئیسماعیل نوچەگان رودا و لە قەڵادزە لەگەڵ ما بوو.